بە ناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز. بەخشین ئەو دەستگایەکەوە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوە دڵی منداڵانی بێباوک و هەژارەکانی لەوێ دڵخۆش دەکات. بابزانین کاتێک ئێوەی بەخشندا ئێوەی دۆستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان هاوکاریەکانتان ئاڕاستەی ئەم دەستگایەکەن، بابزانین ڕۆژ لە دوای ڕۆژ و مانگ لە دوای مانگ دڵی هەژاران و منداڵانی بێباوکی چۆن پێخۆش دەکات. چەند مانگەی بەر لە ئیستا لێرە وەستا بووم، خانوویەک لە پشتی من بوو، خانوویەکی کۆن، خانوویەکی شەڕ، چوار منداڵی بێباوکی هەژاری نەدار ژیانیان بەسەر دەبرد. بەڵام کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا بە هاوکاریەکانتان لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە هاوکاریتان کردن، بابزانین خەرمانبەرەکەی ئێوە چی هێناوەتە بەر هەموو چۆن چوار منداڵی بێباوک دڵیان خۆش بووە. چەند ساتێک لەگەڵمان نابن بابزانین گۆڕانکاری لەم خانووە و خانووی پێشوو چی بوو و ئێوەی خێرخواز و بەخشندا چیتان کردو بۆ چوار منداڵی هەژاری بێناس. ئەستا ژیانمان ناخۆش بوو، ئێستا ژیانمان زۆر خۆشە. ماڵتان ئاوا بێ خوا لە کەناڵی بەخشین زۆر مەمنونیانی هەتا ئەو ڕۆژەی ئەمرین. پێشتر ژیانتان چۆن لەم خانووە؟ وەڵا ژیانمان ناخۆش بوو، ئاوە هاتە خوارد کەیەک ژیانمان نەبوو، زۆر ژیانمان ناخۆش بوو. خەڵک یارمەتیە داین، ماڵیان ئاوا بێ لەگەڵ ئێوە دستانە وڵا ژیانمان نەبوو. ئاو بە قوڕ هاتە خوارەوە لە ژوورەکانمانە ئاویتیا بوو، هەر ژیانمان هەر نەبوو، زۆر ناخۆش بوو. ئێستا ژیانمان خۆشە، ماڵتان ئاوا بێ خوا لە کەناڵی بەخشین زۆر ژیانمان ئێستا خۆشتر بووە. وەڵای خانووکە زۆر خۆشە، مەمنونتانی تا ئەو ڕۆژی ئەمری. نە متبەقمان هەبوو ئەوستا، ئیسا خوا نەیبڕێ متبەقمان هەیە، ژوورمان هەیە، ژووری میوانمان هەیە. ماڵتان ئاوا بێ ئاخوا هۆدە و هاویانێ بوو کە ئای بیا هاتە خوارەوە، ئێستا زۆر خۆش بووە، زۆر زۆر خۆشە. مەمنونتانین تا ئەو ڕۆژەی. ماڵتان ئاوا بێ ئاخوا، ئەوەی یارمەتی ئێوەی دا یارمەتی ئێمەشی داوە، ماڵیان ئاوا بێ لەگەڵ ئێوە. ئەرە وەڵا ژوور و هەویانێکمان هەبوو، ئای پیا هاتە خوارە ژیانمان نەبوو، یەک ژوور بوو. ئەیتە هەویانەکە غازی لێ بوو، سەلاجەی لێ بوو، هەمووی لێ بوو، ئیتە ئای پیا هاتە خوارەوە، هەر بە عەمەل ناهاو، زۆر ناخۆش بوو. حەمامەکەمان کۆن بوو، نە دگای پێ بوو، نە پەنجەرەی پێ بوو، جا سارد بوو، سەرما بوو، ناخۆش بوو. هەر ئێمە بووین ئیدارەمان تیا ئەکرد. مناڵەکان سەرمایان نەبوو کاتێک؟ ئارە وەڵا سەرمایان نەبوو، زۆر سارد بوو. ئەی ئێستا؟ ئێستا ژیانمان زۆر خۆش بوو، حەمامی باشمان هەیە و وینی باشمان هەیە و شتی باشمان هەیە. ماڵتان ئاوا بێرە خوا، زۆر مەمنونتانی.
ئەوە ماڵەکەتان دیوە خۆتان بینی وتانە چۆنەوە ژیانمان نییە. کاتێک باران نەبارێ خەوتان نیە لە بژوورە؟ نەوەڵە ئاویەتە خوارە ئاویەتە لەکوێ بخەوی ژیانی نەبێت و حاڵی نەبێت و ئەنجا ساردا ئیداریتیان ناکەی زۆر بەعمل نایە ئەو لە هەویانەکە چێز لێنێم شوێنی لێنێ ناچارین چی بکەین. بە خێراتنی بەرنامەی بەخشینەکەم بۆ ئەم ماڵە هەژارەکە هاتن یەکەم جار کە چاویان بەم ماڵە کەوت و هەسان بە ئەرکمان و بێتوی ئەم بە ڕێزانە ئەرکیان کێشا و زەحمەتیان کێشا و بەرنامەکەیان هێنا بۆ ماڵ ئێمە و کە چاویان بەم خانووە کەوت و چیان بەم مناڵە بێ باوکانە کەوت و بەزەیی کەوتە دڵی هەموو کەسێکەوە دەستی مانوێتی و دەستی یارمەتی بۆیان درێژ کرد و خانۆکەی بۆیان ڕوخان و خانوویان بۆ دروستکردن و پێشتر ژیانیان چۆن بوو لەس ژیانێکا وەڵاهی ژیانیان هیچ باش نەبوو هیچ خۆش نەبوو باوکیان فەقیر حاڵ و نقوستان بوو باوکیان جەڵدەلیدا و ئەمری خوای کرد و عەقڵەکەیان تەواو نییە و فەقیر حاڵن و فەقیر عەقڵن و هەرچیەک بێ ڕێنماییان بکەیت و هەڵس و کەوت و ملاولانیان پێ نیشان بدەیت و ئێستا باشن لەخوا بە زیاد بێ کە خانۆکەیان بۆ کراوە زۆر فەرقیان کردووە ئەو کاتە خانوو نەبوو تیا بژین ماڵیان نەبوو متبەخیان نەبوو نووسنیان نەبوو حەمامیان نەبوو نەیان نەزانی هەڵس و کەوت و ڕەوشتیان نازانی چۆنە بەڵام ئێستا لەخوا بە زیاد بێ کە خانۆکەیان بۆ کراوە و ماڵیان بۆ کراوە و ئێستا لەخوا بە زیاد بێ زۆر باشن. خانووی پێشیان خانووی پێشیان وەڵاهی زۆر وێران بوو زۆر بێ کەڵک بوو نە حەمامیان هەبوو نە نووسنیان هەبوو یەک ژووریان هەبوو نووسنەکەیان معرەزێ شکاوی تیاە بوو لەگەڵ هەنێ نوێنی شڕائیتر خانۆکە تکەیەک بەبان سەریانە ئاهاتە خوارەوە ئاوەکە مناڵەکان هەر لە ژوور لە ماڵ مامەیان نەخەوتن لە لای ئێمە بوون بە کەڵک نابوو یعنی تیا بخۆن ئێستا ئێستا ئەڕوخێ بە سەریانە بە کەڵک ناهات بەڵام ئێستا لەخوا بە زیاد بێ کە خانۆکەیان بۆ کراوە تعمیر خانۆکەیان هەر ڕوخان و ماڵیان بۆ کردوون و خوانەی بڕێ یارمەتیانە دەن و خوانەی بڕێ مەعاشیان بۆیان بڕیوەتەوە و پارەیانە دەنێ و خێرخوازی ئەڵڵایی ماڵیان ئاوا بێ پارەیانی نەکردوون بێ ڕسق و زەخیرەیانی نەکردوون لەخوا بە زیاد بێ ئێستا زۆر لەوسە باشترن. ئەو کاتێمە هاتین حەمامێکیان هەبوو تەنانەت حەمامەکان نە دەرگای هەبوو نە پەنجەرەیتیا بوو نە ئاو بۆیلەریان هەبوو هیچیان نەبوو مناڵەکانە هاتن لە ماڵێمە خۆیانیان نەشۆرد ئیتر هەتا ئێستا بەس بەڵام ئێستا لەخوا بە زیاد بێوەتان مشتەمەلاتەکەیان حەمامی ڕێک و پێک هەمووی کاشی حەمامی دفن بۆیلەری دفنی تیاکرا و غەسالی گەورەیان بۆ کڕاوە ئێستا شکول لەخوا بە زیاد بێ منەتن ماڵ خۆیان هەیە نەباران لێیان نەدا نە سەرمالیان نەدا نەگەرمالیان نەدا هێنە ژوورە و دەرگاکەدا ئەخەن بێدەنگ و بێسەنگ دانیشن لەخوا بە زیاد زۆر باشن زۆر فەرقیان کردووە جگە خانۆکە ئەشای ناوماڵیشیان ئەشیای ناوماڵیش لەخوا بە زیاد بە سەلاجەی چاکیان بۆ کڕاوە کەوەنتەر تەبا غاز تەلەڤیزۆن موبەریدە مەعرەز نوێن هەموویان بۆ کڕا هەمووی ماشەڵڵا هەمووی پڕە لە فەرش و دیا داخراوە ئیتر دەرگا و پەنجەرەی هەمووی ڕێک و پێک هەمووی یعنی لەخوا بە زیاد بە هیچ گلەیەکمان لیان نییە. وەڵا عەشیای ناوماڵ ئەوە چۆن بینی و ئەوانمان هەیە هیچمان هەمووی شکا هەموویمان نییە جێگە و بانمان ئەوانەیە مەعرەزەکەمان شکاوە هەچی شتمانە شکاوە لەسەر ئەو سێ کچکە چێز لێنێم هەمووی کۆنە ئارە وەڵا
بەخشین ئەسیایی ناوماڵمان نەبوو هیچ ئەمە ئەوە هەمووی کۆن بوو هیچی بەعمل ناهاو ئێسخوانەی بڕێ مەعرس و کەوانتەر و غاز و تەلەڤیزیۆن و سەلاجە و موبەریدە و خەسالە و هەمووتان بوو کردووی ماڵتان ئاو بێ فەرش و ینی ماڵەکەتان تازە بوو ئەرە وەڵڵا ئای مەمنونتان کۆنەکان چ لێ کرد هەموویمان فڕێدا بەعمل نەمابووە نا وەڵڵا هیچی بەعمل نەما بوو تا چەند ژیانتان گۆڕاوە تا چەند وڵی وەختان ئیسە ژیانمان خۆشە؟ زۆر خۆشە سا ژیانمان نەبوو ئەرە وەڵا ئیسە زۆر دڵیان خۆشە ئەم منە دڵیان پێ خۆشە نەبێتەوە زۆر خانیان بۆ کردین ئەشیای ماڵیان بۆ کردین مەعاشیان بۆ بڕینەتەوە ماڵیان ئاوا بێخوا هەموو شتێکیان بۆ ئێستا ماگانم عەشی وەردەگرن لە بەخشین بەڵێ بەڵێ لە چیتان کەمە ئێستا سالا لەخوا بەزیە لە لێسمان کەم نییە لەخوا بەزاری ئاواتەکەتان هاتە دی ئەوە ئەرە تاویزان وەڵڵا. بۆتان کرا ئەرە وەڵڵا ماڵیان ئاوا بێخوا زۆرمان پێ خۆش بوو دادە لەو ڕۆژەی بەرنامەی بەخشین سەردانیکردن تا ئەم ساتە وەختە تا چەند ژیانیان گۆڕاوە زۆر لە 100 گۆڕاوە نەک لە 100 بڵێم کەم گۆڕاوە زۆریش گۆڕاوە ئەو کاتە مەعاشیشیان نەبوو پارەیان نەبوو ئێستا لەخوا بە زیاد بێ کەناڵی بەرنامەی بەخشین هەسا بە ئەرکومانوێتی مەعاشیشی بۆیان بڕیوەتە هەموو مانگێ مەعاشیان هەیە یعنی تر لە کەم و لە زۆر ماڵی خەڵکی ئەڵایش ئاوا بێ یارمەتیانەدەن دەست یارمەتیان بۆ درێژەکەن لەلایەن زەخیرەوە لەلایەن خواردنەوە هەموو شتێکیان بۆیەنن ئیتر یعنی ئەوە پاداشتی لای خۆی گەورەیە لە لای عەبد نییە ناتوانین ئێمە پاداشتیان بدەینەوە لە دوعای خێر بە بەشیان ناکەین دادە تا چەند مناڵانە هەستی ئەویان هەبوو کە خانوویەکی تازایان بۆ دروست کراوە ناماڵێکی تازە چیانەوت کە تۆ ڕۆژانە بینی ئەهاتنە دادەوەرە کاگڕەفیق کەوەنتەرەکەی هێناوتە دادەوەرە سەلاجەی بۆمان هێناوەتە زۆریان پێخۆش بوو یعنی هەرچێکیان بۆ هاتۆک مژدانەیە ئاهاتن هەواڵیان بۆ منەهێناوی دادەوەرە تەلەڤیزۆنەکەمە بۆ هاتۆتەوە زۆر دڵیان پێخۆش بوو یعنی فەرقیە کرد یعنی ئەمە بۆ ئەوان کرا هەستیان پێکەوە بۆ ئەوان کراوە ئەوان تیا هەڵەسن و تیا دانیشن زۆر دڵیان پێخۆش بوو یانمان ئەوەیە یارمەتی هەموو فەقیر و هەژارێ بدەن وەک یارمەتی ئەم ماڵ و مناڵەیاندا دەستی خێر بۆ هەموو کەسێ درێژکەن ئەوە پاداشتی لای خۆی گەورەیە پاداشتی لای ئێمە نییە بەس لە دوعای خێر بێ بەشیان ناکەین کە هەست دەستی یارمەتیان درێژکە بۆ ئەم ماڵە هەتیەوە بۆ ئەم ماڵە بێ باوکانە و ئاگایان لێیانە و معاشیان بۆ بڕیوەتەوە یا ڕەبی خوا بۆ خاطر ئەو قورعان هەر کەسێ دەستی یارمەتی بۆ ئەم ماڵە درێژ کردووە خوای گەورە ئەو نەیتری باتێ و یارمەتی تری بدا بۆ خاطری ئەو قورعانە هەر ئەو نەمان دەسەڵاتە دوعای خێریان بۆ بکەین ئەو بەس خوای گەورە پاداشتیانە داتەوە بە ئێمە نادرێتەوە ئەمە نە چاکەیان بۆمان بووە یعنی تر ناوترێتەوە.
کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە دۆستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان هاوکاری مادیەکانتان ئاراستەی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن. چەند خۆشە کاتێک هەژار و نەدارەکان پێویستیان بە ئێوەیەک کە نایانناسن، خزم و کەستان نییە و ئاشنایەتیان لەگەڵان نییە و تەنانەت لە عەشیرەت و لە شار و گەڕەکەکەی ئێوەش نییە، بەڵام هاوکاری و کۆمەچیان دەکەن و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ژیانیان بۆ دەکەن بە خەندە و خۆشی. ئێمە چەند مانگێک بەر لە ئیسلات سەردانی ئەم ماڵە بێباوکەمان کرد لە خانوویەکی زۆر ناخۆش شەو ڕۆژیان بەڕێ ئەکرد، بەڵام لە زستانان ژیانیان سەختتر بوو لەبەرەوەی خانووەکە زۆر کۆن و کۆمەڵێک ناڕەحەتی و ناخۆشی هێنابوو بەسەر ئەم منداڵە بێباوکانە. بەڵام هاوکاری و کۆمەچەکانی ئێوە خۆتان ئەبینن خانوویەکی جوانی لێ بەرهەم هاتوو، خەرمانبەرەکەی ئێوە دڵی چوار منداڵی بێباوکی بێ نازی خۆش کرد. چەند خۆشە کاتێک هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دڵی منداڵانی بێباوک و هەژارەکان خۆش دەکات و ئاسوودەیان دەکات. سەرەڕای دروستکردنی خانووەکە و ئەمانە ناوماڵیان نەبوو کە شاوی باز بێ، بەڵام هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دوای دروستکردنی خانووەکە تەواوی ناوماڵی تازایان بۆ دابین کرا و کۆنەکانیان تەواو لەم ماڵە دوور خرایەوە. بۆیە جگە ئەو دوو هاوکاری و کۆمەچیە کە دروستکردنی خانوو و دابینکردنی کەلوپەل و پێداویستی ناوماڵ بوو، ئێوەی خێرخواز و بەخشندە لە سندوقی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشین موچەیەکتان بۆ ئەم منداڵە بێباوکانە دابین کردووە. بۆیە چەند خۆشە کاتێک هەژار و نەدارەکان پێویستیان بە هاوکاریە سەرتاپە ژیانیان ئەگۆڕن لە دروستکردنی خان و دابینکردنی ناوماڵ موچەی ماگانە. بۆی هەمیشە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دڵی منداڵانی بێباوک و هەژارەکان خۆش دەکات، هەر چەندێک بوو هەر چۆن بوو بیبەخشە، چونکە دڵنیا بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوەیە ئەتوانێت دڵی ئەمانە خۆش بکات. هیچ کات بیر لەوە مەکەرەوە هاوکاریەکەی تۆ کەمە یاخود شاوی ئەم ماڵە بێباوک و هەژارە نییە، بەڵام ئەگە هەر کەسەمان لە ئاستی خۆمان هاوکاری و کۆمەچی هەژاران و نەداران بکەین، بێگومان زۆرە بێت بە مەرجێک دەستە ئەمینەکان بگەێنتە شوێنی خۆی و منداڵانی بێباوک و هەژارەکانی پێ دڵخۆش بکەن. ئێمە دڵخۆشین، دڵنیام ئێوەی خێرخواز و بەخشندەش ئەگەر نشتان بەخشی بێ بۆ ئەم ماڵش هەر دڵتان خۆشە، لەبەرەوەی چوار منداڵی بێباوکی بێناز لەگەڵ ئەوە فەقیر حاڵیشن، ئێوەی خێرخواز و بەخشن دەتوانیتان بیانکەنە خاوەنخانی خۆیان و کەلوپەلی پێداویستی تازەی ناوماڵ و موچەی ماگانەش. بۆیە هەمیشە بەخشینەکانتان دڵی دڵڕەنجاوەکان خۆش بکەن و هەژار و نەدارەکان بەسەر ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا، ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. من سێوەنەش بەدینم خەڵکی گوندی ئاروزەرم، منە مناڵی و ئەوەم دێتوە ئەبووە چوومە بۆ مەکتەب، ئەبێ کەسێ باڵی پێما منی بێنێ و منیان بوێنایە بۆ ماڵەوە. زۆر حەزم لەم ئەرەبانانە بوو، ئەم ئەرەبانە شەحنەیانە زۆر چاکە، ئەبێ خۆم ئەتوان ئەیتر بەم ئەرەبانە بچم بۆ لای ماڵ خۆمان، بۆ لای ماڵ خەڵۆم و ئەوان ئەیتر پێویستم بە کەس نییە پام پێێنێ. وڵی من ئەم کۆڕۆنەخستانەمە کەمەندامە خۆمش کرێچیم لە هەدیقە ئیشەکەم لە کەرکووک، جا دێمەوە دوو بەنەکیم جارە دێمەوە وێرە و هەنێک لێوە بم هەنێک لێرە و لەگەڵ ئومورەکەی گوتجێنین و چوار سەر خێزانین
ماڵی ئەمانەش ئاوا بێکەوە عاربانە شتیان بۆم کوڕی هێناوە وەڵی عاربانەی هەبوو خۆشی لەوە پێش عاتڵ بوو ئەگەڕات پێی لە کۆڵانەکەی خۆمانەوە ئەسوڕای و ساگە لێرە هەبێ مەسەر چێتە ئەڕات و دیێ بەم ناوای گشتی پێ سوڕێتەوە بەس خۆمان حەز ناکەین ببینە سەر جادە ئامۆشت لەبەر سیارە و مەیارە تۆزێ وەڵی ئەترۆ خۆی ئەستامە هەموو شتێکی لەسەر ئێمەیە من و دایکی خاستن شوشتنی گۆڕینی نان خواردنی دکتۆری هەمووی هەر لەسەر ئێمە هەر من و دایکی جا هەموو جا دوعاش ئەوە شەکەینەڵ یا ڕەبی خۆی ئەمە بێلیتەوە لەبەر خاتر ئەم مناڵە نوقستانە ئەم کەمەندامە ئەتر خوا ڕەحمکا لێمان و ستا ئەمەی هەبێ مەسەلەن بۆ خۆی دەرەچێت دەرەوە ئەگەڕێ پێی بعضێک زۆر شتی بۆ لەسەر ئێمە لادا زۆر شت سپاسی بەرنامەی بەخشینەکە زۆر زۆر ماڵتان ئاوا بێ بەشتان ساغ بێ خێرتان بنووسێ هەر هەمووتان ئەڵای ئەم کوڕ ئەمەنە حەزی لەم عاربانەیە بوو وەک چۆن یەکێک حەز لە ئاخر سیاری مۆدیل ئاخر سیارە بکە کە سەرکەوێ ئەمەنە دڵی پێخۆش بوو و تقریبا منە و کاتەوە لایەوە نووسیمە هەر چەند جار لێ خەوم پێوە بینەوە بە منەڵێ کاکە کاکە خەوم بە عاربانەوە بینیوە زۆر دڵی بە ئەوە خۆشە زۆر شت لەسەر ئێمە لادا یعنی ساس بۆ خۆی کە بیخینە سەرێتر پێویستی بە ئێمە نابێ پاڵینین بوو بۆم لەوە پاڵینین بۆ لە ماڵتان ئەوە بێ سەد جا ئەوانەشی کە ڕیویانە هەمویان خێریان بنووسێ هەموو بەرنامەکە دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ سێتار چارەکەوتوم لەو ئەرزەیە لەبێ بەدەست برن و کەندە خەمسەر عەربانەی بهێنن بمبەن بۆ بازارە بۆ شتێ دەبێ پارم پێوەنێن کەس کێشم نییە ئەوە مەکتەبە لە مەکتەبە بۆ خۆم بەخوا دەبێت لە ژوورێ کەوم کەس ناتوانم دەمە ئەوە لە برندی بێ ناتوانم ببین بە خوارەوە ئەوی بەدارم بێهێن یا ڕاوە یان شکاوە وەڵا کەوتم سێ تارە قاچم شکاوە پلاتینی تێدایە حەو پلاتینەر پلاتینی تێدایە ئێتە بە عیلاج بەندم بەخوا ئازاری هەیە زۆر وەڵا ئەو کەڕوولارم لەگەرە باوکی ئەو کڕانەیە ئەوی چوار مناڵی هەیە منیرەوە پێن بەخوا ئەوش بەخوا عەربانەوە شکاوم کاو تۆ بە شکاوی دەینی ئیشی نییە بەخوا 150 معاشی هەیە چی بین بە کارەبا چی بین خۆشم 200,000 هەیە چی بین بە کارەبا چی بین بە ئاو بە قورئان زۆر بێپارەی زۆر بێ دەست کوردی دەستی خۆشی دەبەخشینەکەم ماری ئاوابی فەزار ماری ئاوابی بەخشین فەزار ئاوابی خۆیە خۆی بۆ خاتری پێغەمبەر بیان پارێزی ئەگەر دەستی وا هەزار و فەقیرەگرن خۆی لیان بۆ بابێ خوا دریان باتەوە ئەرێ وەڵڵا بۆ من باشە ئەرێ وەڵڵا کەس پارەم پێوە نانێ کەس نانێ ئەی دەکەوتم ئەی بە قوربانتانم ئەی خوا لێتان ڕازی بی ئەی خوا دەوەنەتان باتێ دەی خوا بەتان پارێزی دەی خوا ماتان ئاواکە وەڵڵاهی مەمنوونم وەڵڵاهی سپاستانەکەم تا دەمرم بەخشین دعني سيارة وعملي هذا كوت كرديش كوت مخوارو لم يتر بشتم سنجاري بغام كثرت شكاوي كوني يستلي دياري يتر تاران بان عمليات كده منزحت من هنا هو دوانزا صالة بيه عمليات أم زارب بارنا بيرار ما يكسومو بهلاكي برديانم بتارة هم بو يكرنو هر نزحت من هنا ويستش لسانو هر بلاتينا كشكاوتو وخا والله كاسبكار من يموتش 150,000 بيوجنانا ما بو قرن بخوتام زانو 5-6 ساڵە بڕاو نازانم لەو تێدا ئاشوش تا تۆ نازانم لە پێشەوە بزانم بڕاوە سەخت مناڵێ من شەکرم هەیە و دڵم تەواو نیە و ئاوە هەر ناتوانم لێرە و لای تۆ بڕۆ بۆ پێداویستی بۆ عەرەبانەیە ئەم مناڵەکانم بن و ناتوانم نەچم ئایادەم نەکردو لە پارەوە ئایادەم نەکردووە ئایادەش خۆتەزانی تر ئێوێ بەس سەنتەری شەکرەکە بردومی ئەم کچەم لەگەڵ مێردەکەیا بردویان
هێنایانە تۆ بۆ عارەبانەی و بەس سەوارە. من زۆر مەمنونی بەرنامەی بەخشینم کامەیان بە من هەدیە بە من ناوە و من کە ناتوانم و بۆ خۆم دەسەڵاتی ئەو منە بۆ بیکڕم و بەکاری بێنم. من زۆر سوپاسیەوەکەم، مەمنونم کامەتان بە من بەخشیوە. من ئەمە بۆ من زۆر باشە کە بتوانم بۆ خۆم تۆزێ پێ بێمە دەرەوە. مامایە 10 ساڵ 12 ساڵە مەگەر بردێتیانم بۆ سنتەری شەکرۆ یا بۆ ئایادەیە ئەگەر بە سیارێکی نابێتیان ئالەوێ خستبێتیانە نەو سیارەکە بردێتیانم. ئێنان لەو پەنجەرەوە نەبێ ئاسمانە بینم دنیا نابینم، ناتوانم بۆ یەک شوێن بچم. من پیاکەم فویکەکە مردش من لێرە هاتم کە شوم کردم هاتم لێرە فەقیرە دانیشته بودن بە منطقە سەنایکە لێرە دانیشته بودن دوای کە باوکی ناخۆ ئەفی کرد بود شما نایە لە منطقە سەنایکە قبول ناکەم بچن منطقە سەنایکە هەموو گەنجمان کچەکان بگیر ببەر ئاوردن لێرە دانیشته بودن لە مەتارەکە پیش مەتارەکە بە خۆمە دانیشتن تە مناڵان 11 ساڵە ئەی مناڵانە خۆم بەخێرەکەن خۆم بەخێرەکەم گوناحم چی بکەم خۆشمە بێ ئەی مناڵەکان هەموو منێ خۆشە بێ کەسی تر خۆش نیە چی بکەن کاکە بی کەسمم نییە لێرە بەخاطر ئەو خوای گەورە گوتش وەرە دانیش بقام مناڵی یەتیمەتەیە قولفە هەیە بخۆ دانیشتم من دانیشته بودم اون بەر دانیشته بودم مانگە 300,000 کریخانیە دام کاکەجان پارەی ئەو پارەی کارەبا گوناهکار نەبم هەموو دامە مانگە 400,000 بوو گوت پیاکە من دەری کرد گوتم کاکە کەمیکە کە من مناڵەکان ئێناسم لێرە بەمە خێر بیانان هەموو چیز بیانم پیاکە گوت نا بۆ تۆ کەم نەکەم لە 300,000 کەمتر نەکەم منی دەری کرد هاتمە لێرە تەقمە ساڵیە هاتمە لێرە جەژنە قوربان بووم هاتمە لێرە. دادە زەهرە ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینارمان هێناوە وەکو هاوکاری بۆ بەڕێزتان بەخوا ڕزقی نابەدە بەخاطر ئەو خوای گەورە بەخشینەکان خوایە عمری نادرشکە بەخاطر ئەو خوای گەورە خوا ڕزقشمان بدە ئینشاءالله بەخاطر ئەو خوای گەورە ئینشاءالله بەخشینەکان زۆر پیا و چاکن خوا عمری نادرشکە ئینشاءالله ماڵی نەئاوا بە. من فاتمە ڕەشی پەرەزم دانیشتووی کۆسەی چەم 4-5 ساڵە داماوم بەخوا کەس یارمەتیم ناخوانە بێ بۆ خاتی ئەو قورئانە ڕۆڵە خوا پاداشتان باتەوە خوا ئاگای لێتان بێ خوا ئەزیم بکاتە لای خوا بۆ ئێوە هەتیوم بە خێو کردوە ئیشەڵڵا خوا پاداشتان هاتوو ئیشەڵڵا ئەوە 28 ساڵە من بێوەژنم بەخوای گەورە بەخوا حەبم بە قەرز کرد ئەرە بەخوا ئەگەر ئەو کچێش بەخوا لە بە خاتی من ناچۆ ماڵی خوشکەکانی وراکانی چۆن هەمەگەر بە 4 مانگ پێمانگارێ ئەگەر چم بۆ شوێنێکی بە ماڵی کچەکان تااقەتم نەبێ ئەو عەرەبانە بەخوا دەلام ئەمەتێ ناوەکەشی داکەو لە بەخشین ئەو کچە ئەم بە پاڵم پێوەنێ ئەچین بۆ ماڵێ سواری سیارمەکە ئەیەتە بەردەگاکە ئیتر بەخوا هەر ئەوە ئێتر ئەوە وەعزەکەمە خۆتانی بینن سەگبیرم بۆ کردن ئیتر بەخوا چی بڵێم نازانم خوا ڕزقیوانە با ڕۆڵە نانی کەم نەخۆن. خوشکە فاتمە ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینارمان وەکو هاوکاری و دیاری بۆ بەڕێزت هێناوە بە ئومێدیەوەی کە ژیانی خۆتی پێ بەڕێ بکەیت و وتت مەبلەغێک قەرزارم بە هۆی دەستکاریکردنیم خانەوە بەشم کار ئاسانی بێ بۆ تۆ و خوای گەورە کارت بۆ ئاسان زۆر زۆر سپاسی بەخشینەکەم چاوم بە قوربانی چاویان بێ خوایە بۆ خاتی ئەو قورئانە نانی کەم نەخۆن یاخوا بەخشین لێو بەزیا بێ ئەو کەسێکی بۆی نردوم ڕەبی ڕۆڵەبی ڕێژە بەسەریان بۆ خاتی گەورەی خۆشەویستی پێغەمبەر خۆ من هیچ دەسەڵاتێکم نییە وەگەر خوا چاکەی باتۆ ئەیوان یاگی لە خەوی کەسانە بوو ئەمەم بۆ بێڕۆڵە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55 ناوم عوسمان حەمەعەلی ڕەشیدە مناڵم نەخۆشە لە ساحەی چیا دانیشم
لە سلێمانیم ئەم مناڵەمان ماوەی 2 ساڵە نەخۆشە پێویستی بە نەشتەرگەریە لە دەرێ وڵات تووشی نەخۆشی وەرم بۆ لە فەقەراتی لە نزیکی حەبلی شەوکی هەموو ساڵێک بە ئەمەلیاتی بۆ بکەین بۆ ماوەی 18 ساڵ ئەم لە ماوەی 18 ساڵە ئەبێ ئەمەلیاتێکی گەورە بکرێت و ئەو فەقەرەیە کە تووشی وەرهەم بۆ لە فەقەراتی لە نزیکی حەبلی شەوکی ئەو بگۆڕین ئەو فەقەرەیە بگۆڕین پلاتینی تێکەن چونکە ئەگەر ئەو فەقەرەیە ئێستا بیگۆڕین پلاتینی تێ بکەن لە گەشە ئەیوەستێنە مناڵەکە لە گەشە وەستێنە و توانای گەشەکردنی نامێنێ بەس ئێستا هەموو ساڵە ئەبێ وەرهەمەکە دەربێنین و لە نەخۆشخانەکانی دەرەوەی وڵات ئەبێ ئەمەلیاتی بۆ بکەین ساڵی پێش و ئەمەلیاتمان بۆ کردو بەس ئێستا توانامان نیە دەسەڵاتمان نییە داواکەین لە خێرخوازان یارمەتیمان بدەن بێن بە حانامانەوە نەشتەرگەریەکەمان بۆ بکەن لەبەر خاتی خوای گەورە. کاسمانی بەڕێزیمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 2 ملیۆن دینارمان بۆ بەڕێزت هێناوە بە ئومێدەوەی کە ببێتە مایەی هەندێک لە کەمکردنەوەی ئازارەکانی کاکە و هاوکارێک بێ بۆی کە ئەمساڵیش بتوانن ئەو نەشتەرگەرەی بۆ بکەن و کاکە محەممەد تووشی گرفتی شەلەل و ئەو نەبێ ئینشاءڵڵا. بەڵام دەستان خۆش بە زۆر مەمنون تارم زۆر مەمنونی بەرنامەی بەخشینی کەناڵی ئاسمانی پێیان کە هاتن بەهانە ئێمەوە بڕی 2 ملیۆن دیناریان بۆ هێناوین زۆر مەمنون دەستان خۆش بێ زۆر سپاسی خێرخوازانەکەم. خۆم ناو حەیدەرە ئێتە بەڵام ناتوانم هیچی شێ بگەم بڵێ ئیشت بکەم نەخۆشی دەرونی مێ سەرامەیە وەختی خۆی زوو بەرگەڕام لە سارە مێشکمین بووە ترەوە حەبامە پێ و حەبانە خۆمتر باشم حەبەکان نەبێ ناتوانم ڕێش بکەم تانەت هەروەڵا. تۆ چەند سەر خێزان؟ لا من خۆم و لە خێزان و 5 مناڵی وردمەیە دا 4یان کوڕە و دانێکیان خەنشکە نەبەخوا من 2-3 جار چوون بۆ هاوکاری کەمان داهاتم بەشم شتێکم بۆ بکەن پیان کاکە ئێمە ناتوانین شتە بۆ بکەین نازانم کتاب لەکوێ بێت و منیش نازانم چکە من هیچ شتێک نازانم شتم لە بیرەچێتەوە کیاوای خێزام لێرە بۆ شتێک ئەو شتم لە بیرێت و شتێتر تێرمە یا شتێک هیچی فکر و هۆشتم هیچ نییە تێ بۆی ئەم حەبانەی و ئەم خەمبری مێشکم ئەگەر نەژی خۆم ئەمبوریێنێتەوە سێ ناو حەبم بەیەم دەنێەوە دەفتەر و شتەکانت دیاریرا بێژی حەبی سەرعە مێشکە. ئەی تۆ کە ناتوانی کار و کەسابەت و ئیشێ بکەی بەچی ئەژیت ژیانتان بەچی ڕابەڕێەوە ئەم خانۆ تۆ کرێکی تایە؟ وڵای ئەم خانە بکرێکی میتر جاری وایە ماڵەکان ناخوانە پارەی خڕەکە کرێخانەکەم بۆ دەن. کاک حەیدەرێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی ملیۆنە دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێستان هێناوە بە ئومێدەوەی کە هەندێک لە باری سەرشانتان سوکا و بۆ ماوەیەک ژیانی خۆت و منداڵەکانی پێبەیتە سەر. ئەم مەمنونتانی خۆتان لێ ڕازی بێت زۆر مەمنونی بەرنامەی بەخشینی کامەی کردو هاوکاری ئێمەی کردە و مناڵم بردەمەوە حەزەکەمەوە نایتوانم هیچ ئیشێکم هیچ توانایەکشم نییە زۆر مەمنونی ماڵی ئابیە ئەو خەڵکانیشی کە هاوکاریمانەکەن خۆیان لێ ڕازیە و دوعای خێریشان بۆ بکەن ئینشەڵڵا پێش بەخوا.